مەلاقاتی ڕۆژ بە ڕۆژ دێ گروپەکەی پەرتەوازە دەبێت یەکێکیان دەستگیر کراوە و ئەوی تریشیان گروپی جێهێشتووە ئەدۆگویانە ڕاستن دەربارەی هەمە خۆرانی کە دەستگیر کراوە لەسەر چی دەستگیر کراوە ئایا قاتیلەکان خۆپێشاردان دەکەن تاوەکو 24 کاتژمێری تر هەمە خۆرانی ئازاد نەکرێ ئایا سەرۆ عێراقی سەبەبی سەرەکی جێهێشتنی گروپەکەی مەلاقاتیل پارە بوو یان جێهێشتنەکەی هەموو شتێک بێتن تەنها پارە نەبووە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وارەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. مەلاقاتیل و گروپەکەی وەکو بۆمبێک هاتنە ناو سۆشیال میدیای کوردی لەپەڕا چەند فەیسێکی نوێ بە خەڵک ئاشنا بوون و وە خەڵکێکی زۆر ئەو گروپەی بەدڵە و وەفانێکی ئەگجار زۆری هەیە بەڵام لەپاڵ ئەوەش کەسانێکی زۆر کەیفی بۆ گروپە نایە بێگومان ئەگەر بتەوێ هەر کاتێک بەناوبانگ بی کەسانێک کێڵقیان لێ دەبێتەوە کەسانێکی تریش هەنا خۆشیان دەوێ بەڵام دەتوانین بڵین خۆشەویستەکانی زیاترن لەبەرەوەی کەسانێکی زۆر سەیری ئەو کەساتیانە دەکا. مەلاقاتیل و سەر و عێراقی و هەمە خۆرانی ئەماوەی زۆرترین دەگدانەوەیان هەبووە لەناو ئەو گروپەیە. مەلاقاتیل و سەر و عێراقی سەرەتا یەکتر ناسینیان لە سپۆرت سانتەرێک دەبێت لە شاری هەولێر بەبێوەی هیچ یەکتری بناسن ئەو دوو کەسایەتە بەبێ واسی هیچ کەسێک یەکتری دەناسون دەبنە هاوڕێ یەکتری وەتوانیشیان ئەوەی ویستیان کردیان و زۆرترین دەنگدانەوەیان بەدوای خۆیدا هێنا. وەروها ئەو دوو کەسایەتە بۆ ماوەی دەتوانین بڵێن 2 ساڵ لەگەڵ یەکتری بەردەوامن تاوەکو ئێستا چەندین کێشە لە نێوان ئەو دوو کەسایەتە هەیە و چەند جارێکی تریش لە یەکتری تووڕە بوونە و تەنانەت پارێزگای کۆنی هەولێر نەوزات هادی ئەو دوو کەسایەتیەی ئاش کردوتەوە و چەند مانگێک دەبێتن ئەو دوو کەسایەتی ئاش بوونەتەوە بەڵام لە کۆتاییدا و لە پڕدا سەر و عێراقی لە گروپەکەی مەلاقاتیل جیابەوە خەڵکەکی زۆر دەڵێن هۆکاری سەرەکی پارێ و چەند سەوتێک بڵاو بۆ تۆی کەسایەتێک یەکێک لە گروپەکانی مەلاقاتیل باز لەوە دەکاتن کە مەلا سەر و عێراقی کردوتە خاوەن کافتریا و ئۆتۆمبیل و خاوەن ڕیکلام و وەلاپەڕەیەکی بەهێز لە سناپچات بەڵام هەمومان دەزانین سەر و عێراقی پێشەوەی بچێتە ناو ئەو گروپەیە خاوەن کافێ بوو و خاوەن ئۆتۆمبیل بووە بەڵام هۆکاری سەرەکی ئەوەیە کە پارە نەبووە بەڵام سەر و عێراقی تاوەکو ئێستا نهێنیەکەی بە ئاشکرایی باز نەکردەوە بۆچی لەبەرچی لەو گروپە تووڕە بۆ وازی لەو گروپە هێناوە. دەتوانین بڵێن یەکێکە لە کەسە کۆمیدیەکان کە بازەوە دەکەن ئەو زۆرە کەسانە لە سناپچات کۆمیدی ترینن سەر و عێراقیژێکێکە لە سناپچات کە کاری کۆمیدیا دەکاتن و لەگەڵ گروپەکان پێشەوەی بچێتە گروپی مەلاقاتیل لە گروپی کاروان ئەکرەم بووە لەگەڵ ئەو زیاتر دەردەکەوت واروەها لەگەڵ ئەویش هەمە خۆرانی ئەو دوو کەسایەتیە پێکەوە لەگەڵ یەکتری هاتنە گروپەکەی مەلاقاتیل و وەستافەکەی مەلاقاتیل بۆ ماوەیەکی باش بەردەوام بە سەر و عێراقی و هەمە خۆرانیش تاوەکو ئێستا بەردەوامە و چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمان هەمە خۆرانی یەکێکە لەو گروپەیە کەسێکی خوێن شیرین کەسێکی باش و قسە خۆش هەمە خۆرانی یەکێکە لەو گروپەیە چەند ڕۆژێک پێش ئێستا بینیمان سەفەری وڵاتی ئێرانی کردبوو بەڵام لە پڕدا هیچ پۆستێکی نەما لە سناپچاتەکەی دەنگۆی ئەوە هەیە کە ئەو کەسایەتە گیرابێ بەڵام هۆکاری سەرەکیەکەی دیان نییە بەڵام ئەو زانیارانێ بە ئێمە گەیشتووە کێشەی لە جەوازەکەی هەبوو بێزگەلەوە هیچ کێشەیەکی تری نییە ئەو کەسایەتێ و لەو نێزیکانەش بازەوە دەکرێتن ئازاد دەکرێتن و هیچ کێشەیەکی نییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەبەرەوەی کەسێکی قسە خۆش لە دڵا شیرین و دەتوانین بڵێن یەکێک لەو کەسایەتیانەی زۆرترین کەسایەتی بەناوبانگەکانی سۆشیال میدیا دەناسێتن هەمە خۆرانی بۆیە لە ئێستادا لە کاری کۆمیدیا بەناوبانگە ئەو کارە کۆمیدیایی کە لە سناپچات بەناوبانگن لەبەرەوەی کاری کۆمیدیای سناپچات جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی لە دەرەوە دەکرێتن لەبەرەوەی ئەمانە تەنها
لە ناو سناپچات بەناوبانگن و کاری کۆمێدیا دەکەن بۆیە خەڵکێکی زۆر بازەوە دەکاتن ئەو ستافانەی مەلاقاتی و چەندین ستافی تر هەیە زۆربەی بینەرەکانیان تەمەنیان ناگاتە 18 ساڵ لەبەرەوەی ئەو کەسایەتیانەش تەمەنیان بچووکە و لە ئێستادا هەموو ناویان لە خۆیان ناوە قاتیلەکان بۆیە خۆیان بۆەوە دەناسێنن کە ئەوان پژگیری ئەو گروپەیە دەکەن بەڵام ئەمە مەلاقاتیل یەکەمین کەسە لە کوردستان کە ئەو جۆرە شتەیە دروست بکە و کە بەهاندەرەکان خۆیان بە قاتیلەکان بناسێنن وەروەها بێزگە لەوەش لە جیهاندا شتێکی باو و ئاسایی کە ئەوە یەکێک لە گروپە کۆریەکان بە ناوی BTS ئەو هەوادارەکانی ناویان لە خۆیان ناوە ئارمیەکان و ئەو ئارمیانە پشگیری BTS دەکەن بۆیە دەتوانین بڵێن مەلاقاتیل فکرەی ئەو بابەتەی لە گروپە کۆریەکان وەرگرتووە لە بەرەوەی چەندین گروپی کۆری هەیە هەمویان بە شێوازی جیاجیە بە تایبەتی BTS کە ئارمیەکان زۆر بەناوبانگن هەر کەسێ قسە بە BTS بڵێ ڕاستەوخۆ ئارمیەکان هێرش دەکەنە سەری و تاوکو ئێستا بینیومانە هەر کەسێک کێرشی کردبێتە سەر مەلاقاتیل قاتیلەکانیش بە هەمان جۆری ئارمیەکان هێرشیان کردووە ئایا دەبێت ئێستا چەند کەس قاتیل بێتن و ئارمی بێتن بۆیە لە ئێستادا ئەو گروپەیە دەتوانین بڵێن درزێکی تێکەوتووە لەبەرەوەی دوو لە کەسایەتە قسە خۆشەکان و دوو کەسایەتە سەرچەکانی ئەو گروپە لە ئێستادا بوونیان نەماوە و هۆکاری سەرچیش باز لەوە دەکەن پارە بێتن بەڵام ئەو زانیاریانەی بە ئێمە گەیشتووە بە هیچ جۆرێک ئەو بابەتەیە بابەتی پارە نەبوو و چەند بابەتێکی جیاوازتر هەیە ئێمە ناتوانین لەبەر چەند هۆکارێک باسی بابەتەکان بکەین و ئەو شتانە هەیە کە بیان ترکێنین و هیوادارین هەموو کەسێک سەرفراز و دڵخۆش بێتن ئایا تۆ وەکو بینەرێکی کورد تاوەکو ئێستا سوودمەند بووی یان دڵخۆش بووی لەو ستافانەی کوردی و چەندین ستافی جیاواز هەیە لە کوردستان لە ڕێگای سناپچاتەوە تانویانە پارەیەکی باش بۆ خۆیان کۆبکەنەوە لە بەرەوەی ئێوە بینەریانن ئایا ئەو کاتێک کە سەری ئەو ستافانە دەکەی دڵخۆش دەبی ئایا پێت باشە ئەو جۆرە ستافانە زیاتر و زیاتر بن یاخود ئەوانەش نەمینێن بەڵام ئەمە لە جیهاندا باوە هەموو شوێنێک ئەو جۆرە ستافانەی هەیە زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێ بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا